سلااو من دکتۆرە دیارەبار پزیشکی ڤێتەنەری ئەمڕۆ لە بڕکەی ڤێت باسی ئەسپتان بۆکەم. ئەسپ ئاژەڵێکە لە کوردستانی خۆمان هەر بە ئەسپ ناسراوە و لە وڵاتان پێی ئەڵێن هۆرس و ناوە زانستیەکەشی ئەکواینە. ڕەچەڵکی ئەسلی ئەسپ لە عالەمە ئەگەڕێتەوە بۆ باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کوردستانی خۆشمان ئەگەڕێتەوە بۆ گەرمیان. تەمەنیان عادەتەن لە 30 ساڵ تا 35 ساڵ ئەتوانن بژین، بەڵام لە هەنێ حاڵەتی دەگمەنیشە تا 40 و 45 ساڵ هەیە کە ژیاون. ئێمە لە کوردستان بێبەشنین لە هەر چوار وەرزەکە. ئەسپەکانیشمان کە ئەسپی کوردیان پێڵەن خۆیان لەگەڵ هەر چوار وەرزەکە ڕاهێنا و لەگەڵ هەر پلەی گەرمیەکە خۆیان گونجاندووە و هەر ئەسپێکی بێگانەش کە داخڵی ئێمە ئەبێ کەشوهەوایەکی باشی بۆ بگونجێنین کە تایبەت بێ بە کەشوهەوای ئەو شوێنی کە لێوەی هاتووە. و پلەی گەرمی ئەسپ 37.5 سیلیزی تا 38.5 سیلیزی ئاساییە. ئەمە جگە لە حاڵەتی دەگمەن لە کاتی ڕاکردن و هیلاکبوونە هەنێ بەرزبوونەوە ئاساییە. چاودێری ئەسپ لە پاکردنەوەی ژینگەکەیانەوە دەست پێکە. ڕۆژانە پێویستەکە ئەو شوێنی کە ئەسپەکەی لەیە پاک ڕابگیرێت و ساڵانە ڤاکسینی بۆ بکرێت. خواردنی سەرەکی ئەسپ بریتە لە وێنجە و جۆ کە ئەمانە ڕووەکین و ئەسپ ڕۆژانە بە پێی جۆری ئەسپەکە ئەگۆڕێ کە چەنێک ئەخوا و چەنێک ناخواوەکێتەوە سەر خاوەن ئاژەڵەکە ئەو کەسێک کە ڕۆژانە چاودێریەکە. و چاودێریکردنی ئەسپ لە وەرزی سستان و وەرزی هاوین فەرقی هەیە. لە وەرزی هاوینە پێویستەکە لە کاتی پاکردنەوەی ئەسپەکە و ئەسپەکە بشۆین، بەڵام لە کاتی زستانە پێویست لەمە ناکات، چونکە ئەسپ ئاژەڵێکی زۆر حساسە و بە هەوای سارد و بە تەڕبوون و ئەمانە زۆر حساس و نەخۆشەکەوێ پێی لە زستانە، بۆیە لە زستانە ئەمە کەمەکەینەوە لە هاوینە ئەمە ڕۆژانە بۆی بەکارەهێنی. ئەسپ ئاژەڵێکی زۆر حساس و چۆن بڵێن عاتفی و هەستیارە، بەڵام زۆری شەست بەوا کە ئەگەر یەکێک خۆشی بێ و لێ نزیک بێت توانێکێک عەزێتی بە، بۆیە تو ئەگەرەتەوێت لە ئەسپێک نزیک بیتەوە یان ببی بە هاوڕێ یەکەم شت کە پێویستە بیکەی سیقە دروستکەی. ئەم سیقە دروستکردنەش بە دوو شت ئەکرێ، یەکەمیان کاتپێیانی زۆر، دووەمیان مامەڵەی نەرم. پێداویستیەکانی ئەسپ بریتە لە زین ژێرزین لە باو لەغاو لەگەڵ قایش تعلیم و ئەو کەسێک کە ئەسپەکە بەکارێنێ بۆ ئەسپ سواری پێویستەکە جلوبەرگی ئەسپ سواری لە بەرابێت و کڵاو و پوتی هەبێت تایبەت بە ئەسپ سواری. بە نزیکەی 350 بۆ 400 جۆری ئەسپمان هەیە لە جیهاندا، بەڵام بەربڵاوترین جۆری ئەسپ لە کوردستانە کە هەبێت عەرەبی و کوردیە. جیاوازەکانی بینی ئەسپی کوردی و ئەسپی عەرەبی ئەوەیە ئەسپی کوردی سەری گەورەتر و ملی ئەستورتر و کورتترە، بەڵام لە ئەسپی عەرەبیە سەری بچووکتر و ملی باریک و درێژە. مەرغوبترین جۆری ئەسپ کە لە کوردستانە زۆر ڕغبەتی لەسەرە ئەسپی کوردی خۆمانە. بۆ پێی ئەسپی کوردیەکانمان ئاژەڵێکن کە خۆیان لەگەڵ هەموو بارودۆخۆکە ڕائەهێنن، چ پلەی گەرمی چ پلەی ساردی و هەموو ساحب ئاژەڵێک گرنگ نییە بچووک بێ گەورە بێ خۆیان ڕائەهێنن و ئاژەڵێکی زۆر کۆمەڵایەتی. بەکارهێنانی ئەسپ لە کۆنا هەم بۆ هاتوچۆ هەم بۆ شەڕ و بۆ ئیشی ڕۆژانە بەکار هاتووە، بەڵام ئێستا لە کوردستانی خۆمانە زیاتر بۆ حەز و ڕغبەتی خەڵک بەکارێت. و جگەلەوەی ئەمەشمان بیر نەچێ لە دکتۆرە نەفسیەکان و دکتۆری سایکایەتریەکان وەکو چارەسەرێک بەکارهێنن بۆ ئەو نەخۆشانەی کە تووشی کەئابە بوون. بۆ نمونە هەر کە ئەچیتە هەر شوێنێک لەو حەیەکی ئەسپ بینی هەڵواسراوەوە دڵت پێکرێتەوە، چ جابەوەی تو بکات تەعاملی لەگەڵ بکەیت و بێ بە هاوڕێت و ڕۆژانە کاتی بیتێ. یەکێک لە گرنگترین بەشی جسمی ئەسپ بریتە لە سمەکەی کە بە دڵی ئەسپ ناسراوە و پێویستەکە 2 مانگجارە سمەکەی ناڵە بکرێت. تۆگە خاوەن ئاژەڵێت و خاوەن ئەسپیت ئەسپیان ماینت هەیە پێویستەکە 2 مانگجارە ناڵێکی، چونکە ئەگەر ئەمە ئیهمالکەی ئەسپەکە هەم لە ڕۆیشتنەکەوێت هەم توانای کەمە بێتەوە هەم ئەو سوارەت نایەتێکە خۆتەتەوێت. باوترین جۆرەکانی نەخۆشی کە تووشی ئاژەڵی ئەسپ ئەبێت بریتە لە کۆلیک و زەردووی، بە تایبەتی لەم کەشە گەرمیا و لە هاوینی کوردستانی خۆمانە زەردووی باوترین نەخۆشیە بۆ ئەسپ، بۆیە بە هیچ شێوازە ئەسپەکان ئیهمال نەکەن و بە بەردەوامی پێویستەکە لە ژێر چاودێری پزیشکی ڤێتەنەریا بن.